بخیر بێ چۆنی باشە فەرمودان ناوە فادالی خەڵکی کوێ خەڵکی دووگۆمانم دەسڵێنانی هاتووینە گوندە دوورە دەست و سنووریەکانی بناری قەندیل دەمانەوێت چیرۆکی هاتنی ئەو پزیشکە ئەڵمانیا بزانین کە ماوەی 30 ساڵە هاتوۆتە باشووری کوردستان و بێ بەرامبەر چارەسەری نەخۆشیەکانی هاوڵاتیان دەکات و ئەو فێری زمانی کوردی بووە و بە شێوەزاری کرمانجی دەدوێت. ئەسڵەن خەڵکی ئەڵمانیامە نۆتەسێ هاتم کوردستانە و بۆ قەندیل هاتم ساڵی 2006 هاتم قەندیلە یعنی هاتنش ji bo Kurdistanê mixwe ew bû min dîtî bû gelek dostê me hebû li Almanya dostê me Kurd hebû her yekê basa Kurdistanê dikir zilmê ku ew rejîman li ser xelkê dikirine yani cana tişî wiha gotin heye min yani bawer neke ew qas yani dibe me got lazim e mirov bibîne çûme me dît ڕاستی تشێت کوتێ گوتن هێشکێمە ئەو پزیشکە سەرسامە بە پتەوی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی گەلی کورد و هەرەوە زووکاری پێکەوەی گوند نیشینان سەرنجی ڕاکێشاوە و دەژڵێت لە ئەوروپا پەیوەندیە خێزانیەکان وەک بەفر سارد و سڕا توزانێ لە ئەوروپا تێکلی ناوبینە مرۆڤان زۆر ساردە وەک بەرفێ yani li hev pirs nakin, li hev pare nakin, li hev silav nadin ama li zor cewaz e bi taybetî li nav gundan li şaran ew xwe têk çû li îre jî têk çû ئەو پزیشکە ئەڵمانیا پسپۆڕیەکەی پزیشکی گشتیە ئەو گلەی لە سیستەمی تەندروستی هەرێم هەیە و دەڵێت باندی فراوان دروست بوون بازرگانی بە جەستەی مرۆڤەوە دەکەن وەلە سیستەمی تەندروستی yani li gorî ئەو ساڵان مەسەلەن 20 ساڵە تشتێکی نەبوو وەدەوردا پێشەکەوە پێم وایە کو لازمە ئەخلاق و وجدان ناو پزیشکەکانە هێنە زیاتر بەهێز ببە یعنی ji ber ku tîcaretê êku bi navê tenduristiyê têkirin hel bêhate bêhate yani caran mabeste pizîşkan ew bû ku zûtirîn kat nexweşê çareser dike ئێستا مابەست ئەوە کۆ مرۆڤ یعنی پزیشکێ بەدەم درێژ سوود لە ئەم نەخۆشیە وەردەگرێ جگە لە گوندنشینان هاوڵاتیان لە پارێزگا و ناوچە جیاوازەکانی ترەوە بە مەبەستی وەرگرتنی چارەسەر سەردانی دەکەن هاوشانی ئەو پزیشکە چەند کارمەندێکی تەندروستی هاوکارنی تەواوی پیشکنینەکان بۆ نەخۆش ئەنجام دەدرێت وڵا زاما هیچ پێویستن بە دکتۆران نەبووە هەتا ئەو دکتۆرە لێرە دانیشتۆ هاتوونەکنەوی ئەوەی پێویستن بۆی کردوینەوە ئیشاڵای ئیسیفادەی چاکیشمان لە دەستی کردووە پێویستیشن بۆینەوە بڵێن دەچینە دکتۆری ژێڕە هەزارە نەخۆشەکی سوکمان هەوو بێ هاتوین بۆ ئێرە ئەوڵە زۆریش سپادان زۆر لێکە زۆر دکتۆرێکی باشە حیبینە زۆر بێ حیبە دکتۆرێکی باشە بە وتەی خۆی ساڵانە 7,000 نەخۆش دەبینێت و بە ڕوویەکی خۆشەوە پشکنین بۆ نەخۆشەکان ئەنجام دەدات لێم پرسی بیری ئەڵمانیا ناکەیت وتی بە هیچ جۆرێک من هۆگری ئەم سروشتە بووم دەژڵێت لە خێزانەکەم تەنها خوشکێکم لە ژیاندا ماوە و لە ئەڵمانیا دەژیت و بانگێشتم کردووە بەڵام نەیتوانیوە سەفەر بکات و پێی وتووە ڕەوشی ئەمنی عێراق ئاڵۆزە ناتوانم سەردانت بکەم. ئاراز ڕەسوڵ کەناڵی ئاسمانی پەیام قەندیل.